سفتاحیان لە کۆبوونەوە نەکردووە کۆمەڵی دادگەری دەیەوێ هەڵی وەشێنێتەوە. گفتوگوێم پرس و باس و بابەتاکین لەگەڵ زۆر بەڕێز کاکشان ڕابەر ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکشان سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بۆ دەتانەوێ ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەڵبوەشێننەوە؟ بەڵێ، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت، بۆ کەناڵەکەتان، بۆ بەرنامەکەتان. طبعاً چەند ڕۆژێک بەر لە ئێستا بۆردی یاسایی کۆمەڵی دادگەری بەیاننامەیەکی دەرکرد. لە بەیاننامەکە باسی لەوە کرد کە پێویستە پەرلەمانی کوردستان هەڵبوەشێتەوە. ئەوەش لەو سۆنگیەوە هاتووە کە ساڵێک و 8 مانگە هەرێمی کوردستان هەڵبژاردننی ئەنجام داوە، پەرلەمانی نوێی هەڵبژاردووە. بۆ ئەوەی ئەو پەرلەمانە پەرلەمانێکی کارابی، هەمیشە لە کاردابی، تا ئێستا چەندان کۆبوونەوەی ئەنجامدا بە، لیژنەکانی خۆی پێکهێنا بە، پرۆژە یاسایی گەڵاڵە کرد بە، بۆ ئەوەی حکوومەتێکی خزمەتگوزاری نیشتیمانی کارای پێکهێنا بە. ئەو حکوومەتە بە پێی مستەحقاتی ئەو خەڵکە کە خەڵکی هەرێمی کوردستان جینۆساید کراوە، چیمیاباران کراوە، تەرحیل کراوە، میلەتێکی چەساوە و ماندوون، باشترین خزمەتیان بۆ خەڵکە کردبە. بەڵام زۆر بەداخەوە کە تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە، نەک هەر حکوومەت پێک نەهاتووە، بەڵکو پەرلەمانیشیان تەعتیل و دەستەپاچە کردووە. هەرچەندە کۆمەڵی دادگەری لە کاتی ڕاگەیاندنی نەتیجە ئەگەرچی سێ پەرلەمانتاریشی بەدەستهێنا، بەڵام لە ئەنجامی ئەوەی یعنی لە ڕابردوو خاوەنی حەوت پەرلەمان تار بوو، نەتیجەکەی بەدڵ نەبوو، پێی وابوو دەستکاری و تەزویری تێدا کراوە، بایکۆتی کرد، ڕایگەیان کە ئێمە نەک لە حکوومەت بەڵکو لە پەرلەمانیش بەشداری ناکەین تا ئێستا. بەڵام ئێمە وەکولایەنێکی سیاسی کە لە نێو جەماوەر هەڵقڵاوین، لە نێو جەماوەر دروست بووین، بۆ جەماوەر دروست بووین، لە خزمەتی خەڵک داین، یعنی بە چەک شۆڕشمان لە پێناوی ڕزگارکردنی گەل و نیشتیماندا کردووە، قوربانیمان لە پێناو داوە. ئێستاش کە ئێمە لە تەور و دۆخی حکومڕانی مەدەنین، پێمان خۆشە بەڕاستی موسساتی تەشریعی وەکو پەرلەمان کارابی، موسساتی تەنفیزی وەکو حکوومەت کارابی، لە کاردابی، باشترین خزمەت بە خەڵکە، لە سۆنگەی ئەوە کە ئەوەمان نەدیت پەرلەمان بخرێتە کار و حکوومەتیش پێک بێ، بە پێویستمان زانی کە ئەو شتەیە ڕابگەندرێت. دیارە بۆردی یاسایی بۆردێکی یاساییە لە ئاستی باڵای کۆمەڵ و هەروەها طبعاً تعبیریش لە ڕای کۆمەڵ دەداتەوە. ئەم تعبیرش تعبیری هەڵوەشانەوە دوومانە دەگەێنی. یەک یعنی لەبەر ئەوەی مادام پەرلەمان نەخرێتە کارە و پێگنێ، یعنی ئەی چی لێبێ هەر دەبێ هەڵبوەشێتەوە. مانایەکی تریش ئەوە دەگەێنی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە. جا ئێمە وەکو کۆمەڵ هەندێک جار لە ئەدەبیاتی خۆمان ڕامانگەیاندووە کە یەکێک لە ڕێگەچارەکان بریتە لە ئەنجامدانەوەی هەڵبژاردننی تر، چونکە مادام پەرلەمان نەخرێتە کار، مادام حکوومەت پێگنێ، حەل و عیلاج چییە؟ حەل و عیلاج خۆ هەروە مانەوەی نییە، یعنی تا بڕوە حکوومەتێک لە کارابی کە خەڵک لێی لێبی کە خزمەتی خەڵک نەکە بە هەڵبژاردنێکی تر ئەنجام بدرێ، بە نەتیجەیەکی نوێ پەرلەمانێکی تر بخرێتە کارە و حکوومەتێکی تر پێک بێ. یعنی پێتان وایە نەتیجەیەکی نوێ دەبێ؟ خۆی نەتیجەی نوێ یعنی ئەمە هەڵبژاردنەکانی ڕابردوو وا ممارەسە کراوە، وا تەنتیج کراوە کە هەمیشە لە هەڵبژاردنەکان بەدگومان بین، پێمان وابی کە هەڵبژاردنەکانی هەرێم لە تەزویر خاڵی نابێ. بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە لایەنە سیاسیەکان هاوڵاتیان بڕوان بە هەڵبژاردن نەبی، دەنگ نەدەن، بە چۆک دابێن. لەبەر ئەوەی بەدیلی هەڵبژاردن چییە؟ فەرمەوە هەڵبژاردنیش کراوە، پەرلەمانیش تعتیل کراوە، حکوومەتیش پێک نهاتووە. لە داهاتووش بە هەمان شێوە ئەگەر یعنی هەڵبژاردنێکی ترش بکرێ، گریمان یعنی خرت و خاڵیشی تێبکەوی، بەڵام خۆ دەکرێت تا ڕادەیەک لە ڕووی دەستوریەوە لەم قۆناغا ڕزگاری مامکە کە حکوومەتێکی تر پێک بێ. لەوانەشە یعنی تا ڕادەیەک گۆڕانکاری بەسەر نەتیجەکەی دابێ. بە هەر حاڵ یعنی ئێمە کە پێمان باشە هەڵبژاردنێکی تر بکرێ بۆ ئەوەمانە کە
ئەو نەتیجەیە کە دەردەچی وەکو جاری ڕابردوو لە کار نەخرێ بەڵکو کاری پێ بکرێ و پەرلەمان ئیش بکا و حکوومەتیش پێک بێ. باشە بیرتان لەوە کردوتەوە بۆردی یاساییەوە ئەمەڵبژاردنە کێ ئەنجامی دەدا چۆن ئەنجام دەدرێ ئایا ئەمە کۆمسیۆنی کوێ ئەنجامی بدا؟ خۆی ئەمە باسێکی ترە بە تەکید هەموو جار جێی جەدەلە جێی گرفتە کاتێک کە دەچینە نێو هەڵبژاردن ئەو لایەنانەی کە خەمخۆری ئەوەن کە هەڵبژارنەکە بەبێت تەزویر گوزەر بکە باس لە میکانیزمەکە دەکەن باس لەوە دەکەن ئایا چۆن ئەم پرۆسەیە بەڕێوە دەچی تەنانەت ئایا چاودێرانی نێودەوڵەتی بەڕێ ئەوە یعنی سەرپەرشتی دەکەن ئایا لە ژێر دەستگایەکی نێودەوڵەتی وەکو نەکتەوە یەکگرتوەکانە یەکێتی ئەوروپایە و هەروەها ینی سەرپەرشتی دەکرێیانە ئێمە بۆ خۆمان لە جارانی ڕابردوو چەند جارێک کە لەگەڵ وەفدی یەکێتی ئەوروپا دانیشتین ینی وە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکانیش دانیشتین پێمان گوتوونە کە ینی پێمان باشە کە نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی بکە بەڵام بە جددی سەرپەرشتی بکە بەڵام ئەوان لە ڕووی یاساییە و بەکاری خۆیان نەزانیوە ینی چاودێری بکەین بۆیە لە داهاتوش ئەمە پێمان وانییە یعنی هەڵبژاردن بکەوێتە ژێر چاودێری و سانسۆری وڵاتێکی زۆر دادگەر و جیهازێکی زۆر دادگەر بە شێوەیەک بەڕێوە بە ینی هەر عراق بەڕێوەی دەبا لە هەرێم هەر پارتیەکێتی زیاتر دەسەڵاتیان بەسەردا دەبی. کاکشوان ئەمە ئەزمونتان وەرگرووە لە هەڵبژارنی پێش و هەڵبژارنی پێش و پێش هەڵبژارنەکان ئەنجام بدرێ مەڵی دادگەریەکێک بوو لە وێزولایەنە سیاسیانەی زۆر وتی ئەم جارە تەزویرات ناکرێ و ساختەکاریتیان ناکرێ و عراق ئەنجامی دەدا کەچی دوایی یەکەم لایەن کۆمەڵی دادگەری و هاواری لە ئێستا وتی هەر دەنگەکانیان بردوین بە ڕۆژی نیوەڕۆ. خۆی ئێمە لەو ڕوانگەیەوە پێشتر باسمان کرد کە ئەمەلمان بەخشیەوە ناکرێوە پێش ڕوودا و بکەوینەوە ینی حکمی مستەقبلانە حکمی غائبانە بدەین هێشتا هەڵبژاردن نەکرابی نەتیجە ئیعلان نەکرابی ئەمە بڵێن وڵی کاکە تەزویر دەکرێ بە مەبدەئێکی شەرعیمان نەزانی لە هەمان کاتیشەوە لە ڕووی سیاسیەوە ناکرێ ئەمە لایەنەکان بڵێن بین بە خەڵک بڵێن کاکە یعنی دڵنیابن لە هەڵبژاردن تەزویر دەکرێمانای ئەوەیە کە ئەی خەڵچینە بەشداری مەکەن خەڵکیش بەشداری نەکە پرۆسەکە سەر ناگری بەر ناگری شەرعیەتی نابی نەتیجەیەکی باشی نابی ئێمە بە هەر حاڵ لە ڕووی شەرعیەوە پێش ڕووداوەکە نەکەوتینەوە گوتمان تەرەقوب دەکەین دواتر حکم لەسەر نەتیجەکە دەدەین کاتێک کە نەتیجەمان بینی بە بەڵگا نەک هەر خۆمان کە حوت حزب کۆبووینەوە ینی تەدقیقی بەڵگەکانمان کرد مقارنەی بەڵگەکانمان کرد بۆمان دەرکەوت کە تەزویر کراوە ئەم تەزویرش نەک هەر ئەو لایەنانەی کە معاریزن ئەگەر سەبرەکەم لێ بگری تەنانەت یەکێتیش لەو زۆنەی کە مەسەلەن خۆی زۆر وجودی نەبووە خۆی پێمەغدور بووە کە هەولێرە کە دۆکە ڕایان گەیاندووە کە تەزویر کراوە پارتیش ڕایگەیاندووە کە لە سلێمانی تەزویر کراوە ئیدی بە تەکید تەزویر کراوە یعنی تەسمیم کرابوو دیزاین کرابوو لایەنە سەرەکیەکان پێ ڕازی بوون ئەو جا دواتر چوونە نێو پرۆسەکە بەڵام هیوادارین لە داهاتوو بەم شێوەیە نەبی. باشە کاکشان بگەڕێنەوە سەر ئەو نوختەیە یعنی وەکو دەڵێ قسەیەکیش بۆ ئەم پیاوباشانی پەرلەمان بکەین کێشەی پەرلەمانتار چییە کێشەی پەرلەمان چییە ئێستا کە حزب و لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون یعنی ئەوە گریمان هەڵبژاردن کرایەوە و پەرلەمانێکی کۆمەڵێک پەرلەمانتاری نوێ دەست بەکار بوون و ئەمانە ڕۆیشتنەوە بۆ جێوکاری خۆیان چی لەوە زا دەگۆڕێ دوای هەر نابێ یەکێتی پارتی پێکەوە ڕێکەون و دانیشن. بەڵێ خۆی من دەمەوێ قسەیەکی فراوانتر و جددیتر لەسەر وەزعەکە بکەم ئەویش ئەوەیە کە زۆر بەداخەوە بارودۆخێک لە هەرێمی کوردستان لە ئارایە کە جێی حەسادەت و جێی خۆشحاڵی نییە بەڵکو بە پێچەوانەوە جێی نیگەرانیە ئەویش بۆ لەبەر ئەوەی کە بەڕاستی ئێمە دوو لایەنی سەرەکی هەن بۆ دەسەڵات و بۆ حکومڕانی یەک
لایەنێک کە لایەنی حزبیە کە پارتی و یەکێتین، لایەنێکی تر کە لایەنی حکومڕانیە کە ئەوانیش هەر پارتی و یەکێتین. بەداخەوە لایەنە حزبیەکە لەلایەن یەکێتی و پارتی تەواو بەسەر حکوومەتدا زاڵە. ئەوەش تاکە بەڵگەیە کە ئێستا پەرلەمانێک هەڵبژێردراوە لە سۆنگەی ئەوەوە کە پارتی و یەکێتی لە ڕووی حزبیەتەوە لە ڕووی بەرژەوەندی گەرایەتیەوە کە تا ئێستا پێک نەهاتوون لەسەر ئاست و پۆستەکان لەسەر یعنی داواکاریەکان نەک حکوومەتیان پێک نەهێناوە پەرلەمانیشیان لە کار خستووە کەواتە ئەوە نەریتێکی زۆر خراپەکە تەواو هەژمونی حزب بەسەر حکوومەت و پەرلەماندا زاڵبی. بۆیە دەکرێت ئەمن لێرە لە پەرلەمانتاران بپرسم، یعنی ئەگەر فیعلەن پەرلەمانتاران نوێنەری خەڵکن باشە کاکە 9 چەند بڵێن 9 ئەوە 95 پەرلەمانتار ئەوانی تریش 5 ئەوە 100 یعنی 100 پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە خەڵک دەنجی پێداون پەرلەمان کارکە حکوومەت هەڵبژێری خزمەتی خەڵکە ئایا بۆ پەرلەمانتاران تەواو وابەستەی سیاسەتی حزبی خۆیان دەبن ئەگە حزب زاڵ نەبی کەواتە پەرلەمانتاران وەکو پێویستێکیان پێ ناکرێ بەرە بەبێ حزبەکەی خۆیان گریمان یعنی لایەنە معاریزەکان لێ دەردێنین لەو چوارچێوەیە دادەنێن حەز دەکەم سەبرەکەم لێ بگری بەڵام خۆ زۆرینە پەرلەمانتارانی پارتی و یەکێتین ئەی بۆ نایەن پەرلەمان بە ڕێژەیەکی زۆر کارا بکەنەوە بۆ ئەوەی خزمەتی خەڵک بکەن ینی بەداخەوە ینی وەزعێک لە هەرێمی کوردستانە لە داهاتوش لێ ڕزگاری نابین هەر حزب حکوومەت بەڕێوە دەبا و حزب دەسەڵات بەڕێوە دەبا حزبیش ئێستا پارتی و یەکێتین پارتی و یەکێتیش لەو پەڕی ململانێدان نەک هەر پەرلەمان کارە نەکراوەتەوە حکوومەت دروست نەکراوە بەڵکو هەرێمی کوردستانیش وەکو قەوارە لی دەخوێندرێ لە مترسیدایە لە ئەنجامی ئەو ململانەیە هەیە لە ئەنجامی ئەو شێوازە حکومڕانیەیە کە هەرێمیش بەم شێوێ نەمێنێتەوە. ویستم پرسیارێکتر بکەم بەڵامە قسەت بۆ منجی سەرنج بوو ینی ئەوژۆ کۆمەڵی دادگەری پێتان وایە قەوارەی هەرێمی کوردستان لە مەترسیدایە؟ خۆی وەکو خەڵکێک باسەکە ئاوا زۆر لە مەترسیدابی بەو شێوێ نییە بەڵام مەترسیشی لەسرە بەڵام مەترسیەکەش بە چ تەزایوت دەکا بەوە ئەگەر بێت و ململانەی پارتی و یەکێتی بەم شێوێ بەردەوام بی ئەگەر بێت و حکوومەت و دەسەڵاتی هەرێمی کوردستان بەم شێوەیە پەیوەندی لەگەڵ حکوومەتی ناوەند و فیدراڵ خراپ بی داهاتەکانی مەداخیلەکانی مەلەفەکانی شەفاف نەبی ئیتر پەیوەندی خراپبی و هەروە پەیوەندیشی لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ وڵاتانی دەرەوە خراپبی ئەمن پێم وە لە دووماهیدا خۆر ئاوا بە سەرکردایەتی ئەمریکا بەریتانیا قەت عێراقێکی لە عالەمی عەرەبی لە 22 دەوڵەت لە جامیعەی عەرەبی کە 300 ملیۆن زیاترە مەبەستم عالەمی عەرەبیە بە تەنیا عێراقنا نایەن بە کوردەك بدەن کە پارچەیەکە لە نێو خاچی عێراق ئێستاش ینی کۆمەڵێک ئاماژە هەن کە خۆر ئاوا و عێراق تەعامولێکی خراپ لەگەڵ مەسەلەن هەرێم دەکا فەرمو میزانیەی هەرێم لە داهاتوودا لە خەتەرە و هەروەها تا ئێستا بودجە عەفوەن موچە وەکو خۆی بە بەردەوام نانێردرێ لە هەرێمیش داهاتێکی زۆر و زەوەند هەیە ئەوانیش بە هەمان شێوە سیاسەتی تەجویعکردن و برسیکردنی خەڵکیانەیە پارە گل دەدەنەوە پارە لە خەڵک سەرفراکەن خەڵک برسی دەکەن بۆ ئەوەی تابعیان بی بۆ ئەوەی شوێنیان کەوی ئیدی خۆجەماوەریش سەبری بێسنوور نییە لە زۆر وڵاتان ڕێنساز کراوە ینی ڕاپەڕین کراوە شۆڕش کراوە حکوومەت ڕووخاوە لە شتێکی گچکە دەستی پێکردووە بەڵام لە میلەتەوە بووە ینی لە کاتە کە میلەت برسی کراوە میلە شتی کردووە بۆیە ئەمە خۆزگە ناخوازیین کە ینی هەرێمی کوردستان بارودۆخی تێکچی بەڵکو قسەکان لە ڕووی دڵسۆزیەوە دەکەین وەکو هۆشیاری و بێدار بوون دەکەین حەز دەکەین بەڕاستی میلەتی خۆمان لەو پەڕی خۆشگوزەرانی دابی لەو پەڕی هێز و دەسەڵات و قووەتەوە بێ بەڵام ئەوە بەچێ دەکرێت ئەوە بەشێک بە خەڵک دەکرێت کەواعیبی بەشی زۆریش بە دەسەڵات دەکرێت کە حکومڕانێکی باشکە بەداخەوە ئەو حکومەتەی کە هەیە یعنی حکومڕانیەکی خراپی خەڵک دەکا خەڵکی برسی کردووە خەڵکی بێکار کردووە کاڵای گران کردووە خەڵک لە ئەنجامی بێکاری کە ناتوانی کاری هەبی هاوسەرگیری پێکبینی
دەڕوا سەردەنێتەوە لە دەریاکان دەخنچێت تەرمینایەتەوە لە وڵاتان دەژی نەفرەت لێرە دەکا خۆزگە بە سەردەمی حکوومەتەکانی عراق دەخوازی کەچی هەر ئەو کەسانش لە ڕاپەڕین بەشداریان کردی ڕاپەڕینیان کردی قوربانیان داوە بەڵام ئەوە تاوانەکە سوچەکە هی حکوومەتە کە ناتوانانی تەعامولێکی باش لەگەڵ خەڵکدا بکە سەرنجیان ڕابچێشی و خزمەتیان بکە. باشە کاکشوان حوت ساڵ بەسەر کاوینەی نوێی حکوومەت هێرێمی کوردستاندا تێپەڕیوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەشێکی زۆر لە پارتی دیموکراتی کوردستان یعنی دەڵێن دەستکەوتەکانی مێژووین ڕایەوە چییە لەمڕۆ؟ ڕای ئێمە لەوانەیە جاری وایە ئێمە بە پێی مەبدەئێکی قورئانی تەقیمی بار و دۆخ دەکەین خەڵکێک گلەیمان لێ بکا بڵێن ئێوە معارەزەن چۆن ئەو قسەیە دەکەن بڵێن شتی باشیش کراوە و شتی خراپیشێ بەڵام ئەو مەبدە قورئانیەوەیە کە خوای گەوردە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم واتە کاری چاچی خەڵک بە کەم مەگرن. ئێمە دەڵێن لە هەرێمی کوردستان پرۆژەش کراوە شتی باشیش کراوە بەڵام بەپێ ئەو قوربانیە کە گەلی کوردستان داویەتی بەپێ ئەو داهاتەی کە ئێستا دێتە دەستی دەسەڵات بەڕاستی بە هیچ شێوەیەک شایەن و شایستەی خەڵکی هەرێمی کوردستان نییە. بۆ نمونە سەبارەت بە پرۆژەی واهەیە 15 ساڵە 20 ساڵە یعنی دەرخستەی بۆ کراوە بەردی بناغی بۆ دراوە بە حساب پارەی بۆ تەرخان کراوە هەتا ئێستاش جێبەجێ نەکراوە ئەوەش نمونە زۆرن لە میدیاکان ڕۆژانە باسییان لێ دەکەن لە پارتی دیموکراتی کوردستانی ژەروا دەڵێن ینی ببوورە ڕاتەگرم لەسەر پەیامەکەم بگا ینی بەتەئکید کەم و کوڕی زۆرە ینی ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە دەبوایە لە ڕووی دابینکردنی کارەبا هەرزانکردنی نرخ و کاڵا یعنی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری پێدانی سولفا بیناکردن ئاودانکردنەوەی گوندەکان کەرتی کوشت و کاڵ ئێتیمامی پێدابایە یعنی زۆر شت مەجای هەبوو بیکردبایە بەڵام بەداخەوە نایکا لەبەرەوەی وەکو جاران پارە سەرف ناکات. باشە کاکشوان ینی ڕەنگە خۆ پارتی دیموکراتی کوردستانی ژیانی ئەم یەکێتیش لەو بەشێکە لە حکومەتدا هەر ئەوە دەڵێن ینی ئەو خزمەتەی کراوە بە ئاستی قوربانیدانی خەڵکی کوردستان نییە دەبوو زیاترمان بکردایە ینی ئەوانیشەوە هەر دەڵێن بەڵام ئەوەی کە دەڵێ ئەو قسەی کۆتاییت کە دەڵێ حکومەت پارە سەرف ناکا وەک جاران مەبەستی لەوە چییە؟ ینی پێت وایە حکومەت پارەی هەیە و سەرفی ناکا یان ئەوە چییە؟ بەڵێ بەتاکید حکومەت پارەی هەیە بەشێکیش پارە لەوەدا دەدیترێ و بەدی دەکرێت کە پارە لە دەستی بەرپرسە باڵاکانە لە ڕێی ئەوانەوە هەندێک لە دەوڵەمەندەکان بە ناوی سەرمایەدار و سەرمایەگوزار سەرمایە گوزاری هەرێمی کوردستان دەکەن پرۆژە دروست دەکەن کە من پێم وایە هیچ سەرمایەدارێک بەبێ بەرپرسە باڵاکان ناتوانانی پرۆژە بکە. فەرق و جیاوازیەکی تریش ئەوەیە کە بەڕاستی تەماشا دەکەین یعنی هەرێمی کوردستان خەڵکی هەرە زۆرینەی هەژار و نەدارە بەڵام وەکو سیستەمی کاپیتالیستی وڵاتانی خۆر ئاوا یعنی خەڵکێکی زۆر دەگمەن کە بە پەنجەی دەست دەژمێردێن ئەوانە سەرمایەدارن ئەوانە سەرمایە گەل و وڵاتیان بەدەستەوەیە وەکو ئەوەی لە هەرێمی کوردستان خەڵکی میاباران کرابی قوربانی دابی جینۆساید کرابی تەنیا بۆ ئەو تەبەقەیە حەز دەکەم ئەو قسەیەش بکەم یعنی بەتەئکید چەند کەسێک دەوڵەمەندن زۆر جار کەشف دەبی کاکە ئەوە ڤێلای فلانە لە ئەمریکا ئەوە لە فلانە وڵاتی ئەوە مەشارعی وێ ئەوە داهاتی وێ ئەوە سەروەت و سامانی کەش بوو فەرموو ئێستا هەڵمەتی گەندەڵی لە خوارو دەکەن لە عێراق ینی بابچن لە عێراق لە بەرپرسە باڵاکان بکەن بابێن لە هەرێمی کوردستانیش فەرموو هەڵمەت بکەن بزانین من پێشمەرگە بووم لە ئینتیفازە هاتمەوە هەرێمی کوردستان یعنی خەڵکم دوینیوە لە شار و شارۆچکەکانی ئێران گەڕاوە و سووراوە ئێستا بەرپرسێکی گەورە و باڵایە ئەو کاتی ینی بە ئاعتیادی دەگەڕاو دەسوورا خاوەنی سیارەیەکیش نەبوو ئەو هەموو سەروەت و سامان و داهاتە هیچیە یعنی لەکوێیان هێنا تەبعاً لەسەر حسابی دەسەڵات و لەسەر حسابی حکومڕانیان هێنا و پەیدا کرد
یعنی کەواتە پارە هەیە بەڵام پارەکە لە دەستی بەرپرسە باڵاکانە ئەوەش جێ قوبول نییە یعنی حەق نییە خەڵک قوبول بکە. باشە کاکشان دوا پرسیار بگەڕێمەوە سەر وەکو دەڵێ ئەسڵی گفتوگۆکەمان ئێوە سکاڵاکە کە کردوتانە یان دەیکەن یان داوا لە سەرۆکی هەرێم دەکەن بیرتان لە ڕێوشێنە یاسایەکەی کردوەوە بیرتان لەوە کردوەوە سەرۆکی هەرێم بۆ خۆی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر بزانێ بە قازانجی پارتی نییە کاریواناکە؟ وڵی ئیدیەوە جەدەل و کێشەیە کە لە مابینی پارتی و یەکێتی دەبێ جەنابەت ڕوو لەوان بکەی پرسیار لەوان بکەی ئێمە هەرتێبینیەکمان لەسەر دەسەڵات نییە هەرتێبینیەکمان لەسەر کێشە و ململانەی نێوان پارتی و یەکێتی نییە لە نێوان پارتی و یەکێتی ئێستا بەداخەوە ململانەیەکە هێندە توند و ئەستورە کە هەرێمی کوردستانی بەو دەردە بردووە کە بە حساب دوو بران دوو لایەنی دەسەڵاتدارن دوو هاوپەیمان و حەلیفن پێکەوە هاوسەنگەر و شۆڕ و جێر بووین لە چیا ئێستا ناتوانن بێن پێکەوەش دانیشن ناتوان بێن پێکەوەش پەرلەمان کارا بکەن و پێکەوەش حکومەت پێک بێنن کە ئەوە بەڕاستی جێداخە گەویشتۆتە و ئاستەی کە من تەمەنا ناکەم کە داوان لێ دەکەم هیوادارم یعنی بێن بە یەکەوە دانیشن پەرلەمان کارا بکەنەوە یا هەڵبژارنێکی تر ئەنجام بدەن یا حکومت پێک بێنن کە خزمەت بە خەڵک کە نەک حکومەت لە ئارابی یا تاکلایەنە یا دوولایەنە بێ بە ئارەزوی خۆی بەبێ سانسۆری پەرلەمان هەموو کارێک بکە و هەنگاو بنێ و کەس محاسەبەی نەکا. کاکشان وتم دوا پرسیار بەڵام کەوتت با پێکەوە دابنیشن بەڕاستی و پرسیارم بۆ دروست بوو هەوڵێکی بۆی لە مەفتەیەدا دابنیشن هیچ داوت نامەیەک بانگێژ نامەیەک بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەری هاتووە بۆ ئێوە کۆمەڵی دادگەری هاتووە بەشداری بکەن لە گفتوگۆیەکی وا لە دانیشتێکی ئەوها؟ خۆی وەک دەڵێ لە سەردابدا تەحڕکاتێکی دیبلۆماسی لە ئارایە لایەنەکان سەردانی یەک دەکەن هەندێک دیدار و دیدەنی ئیعلامی و میدیای هەندێکیشیان مەخفی و شاراوان مادەم جەنابی شیرباس لەوە دەکەی کە ماوەیەکی تر پێکەوە دادەنیشن ماوەیەکی تر ماوە ئیدی با بۆ ئەو ماوە بمێنێتەوە لیکلی مەقامی مەقال هەر کاتەوەسم داوت نەکراون هێشتا ئەو کاتە وڵامی دەدەینەوە کاکشان هێشتا داوت نەکراون کرد یعنی باسم کرد یعنی ئەو کاتە وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە. سپاس دەکەم زۆر بەڕێز کاکشان ڕابەر سەرکردە لە کۆمەڵی دادگەری سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.